لە بەشی سێمدا باس لەوە دەکەین کە جۆرێکتر لە تەکنیکمان هەیە پێوتە تەکنیکی پردی نەگەتیڤ بۆ پۆزەتیڤ. ئەم پردی نەگەتیڤ بۆ پۆزەتیڤە لە کاتێکا پرسیاری بەکاریهێنین بۆ کە پرسیاری ئەومان لێ بکرێت بۆچی وازت لە کاری پێشوت هێنا لەم جۆرە پرسیارانە، یان بەڕێوەبەرەکەی پێشوت مامەڵە چۆن بوو لەگەڵ یا. زۆر گرنگە بەم شێوازە وەڵام بیتەوە. کەمێک باسی بارودۆخە نێگەتیڤەکە بکە، بەڵام سوکایەتی بە کەسانی پێشوو یا ژینگەی پێشوو یا کۆمپانیای پێشوو یا بەڕێوەبەری پێشوو مەکە. پاشان خێرا بابەتەکە بگۆڕە بۆ شتێکی پۆزەتیڤ. چۆن ڕاستە ئاوا بوون، بەڵام من ئەوە فێر بووم، ئاوا گەشەم کردایە، ئەوە بوو بە دەرفەت بۆ من. لەگەڵ ئەوەشدا یەکسەر باسی ئەوەش بکە کە دوای ئەوە باسی ئەوەش بکە کە چۆن ئەو ئەزموونەی پێشوو یارمەتی دەدات لە کاری نوێدا کە کار بکەیت و بەرەو پێشەوە بچیت. با بچینە پێشەوە. بۆچی وازت لە کاری پێشوو دێنا؟ وەڵا بەڕێوەبەرەکەم زۆر خراپ بوو، کورە مامەڵەیان زۆر ناشرین بوو، هەر خزمیان وەرەگرت، ماڵە توشتیوان نەبوو، هەر موچە زۆر دواکەوت، هاوکارەکانم کەسانی زۆر بۆ شێوازە بوون، هەر ژینگەی کارەکە زۆر ناخۆش بوو بەلامەوە، هەر زۆر بێتاقەت بووم لەوێ. ئەمە زۆر نێگەتیڤیە. لێرە کابرا بیرەکاتەوە ئەگە تۆ ڕۆژە ڕۆژان لە ئەمیش نەمای بە هەمان شێواز قسەکەیت و لەسەر ئەمانیش باسەکەیت. ئەی چی؟ سەیدیکەم وەڵامەکەت بەم شێوازە بێت یا لە شکڵی ئەم وەڵامە بێت. لە کۆمپانیا پێشوو 3 ساڵ کارم کرد و زۆر شتی بە نرخ فێر بووم، بەتایبەت لە بواری ژمێریاری، بەتایبەت لە بواری فرۆشیاری، بەتایبەت لە بواری باسێکی هێڵاتر لای خۆتەوە پەیوەندی بە خۆتەوە چ شارەزایەک لەوێ فێر بووی بابەتی کارگێڕی. بەڵام هەستم کرد کە دەرفەتی گەشەکردن و پەرەسەندن سنووردارە، ئەمە بابەتە نەگەتیڤەکەی باس کرد. 3 ساڵ لەوێ کارم کردووە، شتی باش فێر بووم، بەڵام هەستم کردووە کە دەرفەتی گەشەکردن و پەرەسەندن سنووردارە. ئەوە بە نەگەتیڤی باسی کرد، بەڵام بە ئینسافەوە بە ویژدانەوە. لە دوایەوە بازە چیەکە؟ و من بە دوای شوێنێکدا دەگەڕێم کە بتوانم زیاتر بەرەو پێش بچم و شارەزایەکانم پەرە پێ بدەم. ئەمە زۆر موهیمە. هۆکارەکەی ئەوەی کە تۆ ئەوێ بەجێهێڵی ئەمە هۆکارەکەتە. لێکۆڵینەوە وەک لە لێکۆڵینەوەمدا بینیم کۆمپانیەکەتان بەناوبانگە بە برەودان بە کارمەندان و دەرفەتی فێربوونی بەردەوە. ئەمە هۆکارەکەی دیکە من هاتووم بۆ ئێرە. هیچ سوکایەتیت نەکردووە، فۆکەسە لەسەر داهاتوو نەک ڕابردوو. وەڵا ئاوا بوون نا، هۆکاری گۆڕینی شوێنەکەم، وازێنانم لە شوێنەکەم و هاتووم بۆ لای ئێوە، بابەتەکە بابەتی داهاتووە نەک ڕابردوو. ئەمە زۆر گرنگە ئەم تەکنیکی وەڵامدانەوەیە. تەکنیکێکی ترمان هەیە زۆر کاریگەرەمیش، ئەویش تەکنیکی ستارە. ستار ئێسەکە سیچویشن بارودۆخ، تیەکە تاسک ئەرک، ئەیەکە ئەکشن کردار، ئاڕەکە ریزەڵت یعنی ئەنجام. ئەم تەکنیکە زۆر کاریگەرە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئەزمون. کاتێککە پرسیارە دەیەکرێت سەبارەت بە ئەزمونت چۆنە، یا باسی ئەزمونێکمان بۆ بکە کە تووشی ئەم حاڵەتە بوو بیت، باسی ئەزمونێکم بۆ بکە کە بەرکەوتنت بۆ دروست بووە لەگەڵ بەڕێوەبەرەکەتدا یان تا کۆتاییەکەی. ئەبێ بەم تەکنیکە وەڵام بینەوە. کەمێک کورتە باسێک لەسەر بارودۆخەکەم، حاڵەتێک دروست بوو لەگەڵ بەڕێوەبەرەکەمە بم شێوازە بوو، ئاوا بوو. من بۆم دەرکەوت ئەنجا دوایەوە باسی تاسکەکەی ئەرک بۆم دەرکەوت کە من ئەبوو چی بکەم، ئەرکەکەی خۆت باسەکەیت. دوایەوە ئەکشن چیت کرد، دوایەوە بۆم دەرکەوت ئەبوو ئاوا بکەم، و بۆ یەکە دەستم کرد بە هەنگاونان ئاوا کە دواتر ڕوونکردنەوە بە نمونە ئەهێنینەوە، و ئەنجامەکەیشی بەم شێوازە بوو. ژمارە داتا بەکار بێنە. بە نمونە ئەگەر پرسیارەکەمان بۆ بە چارەسەری کێشەی ژمێریاری بێ، باسێکمان بۆ بکە کە لە کاتێکدا ڕوبەڕووی هەڵەیەکی ژمێریاری یان داتایی بوویتەوە و چۆن چارەسەرت کرد. ئەمە باسی ئەزمونە، یەکسەر تەکنیکی ستار. ئەس بارودۆخ سیچویشن چیەڵێت؟ لە کۆتایی مانگدا دەرکەوت کە راپۆرتی داهاتمان هەڵیتیایە. ئەوە باسێکی کورت. ژمارەکان لەگەڵ بانکان ناگونجێن و جیاوازی $50,000 هەیە. ئەمە باسێکی کورتت کرد. دوایەوە ئەرکی تۆ چییە؟
وەک ژمێریارێک پێویست بوو لە ماوەی 2 ڕۆژدا هەڵەکە بدۆزمەوە ڕاستی بکەمەوە. ئەمە ئەرکەکەت باس کرد. چیت کرد؟ کردار، ئەکشن. هەموو تۆمارەکانم بە وردی پشکنی، سیستەمەکانم بەراورد کرد، دۆزیمەوە کە هەڵە لە سیستمی کۆنەوە هاتووە کە دوو جار حسابی هەندێک بڕیاری کردووە و چارەسەری تەکنیکیم کرد، یان بە نمونە دوو جار مەسروفاتێک خەرجێک تۆمار کراوە. باش، ئەنجامەکەی چییە؟ ژمارەکانم ڕاست کردەوە. دوای ئەوە لێرەوە بۆم دەرکەوت کە ئەم هەڵە نابێت دووبارە بێتەوە. هەستان بەچی سیستمێکی نوێم دامەزان بۆ ڕێگرتن لە دووبارەکردنەوە. پرۆسەی چاودێری مانگانەشم دروست کرد. زۆر جوان، ئەزموونێکی زۆر باش. ئەمە دەستکەوتە ئەم بابەتە. ئەمە زۆر گرنگە ئەم شێوازی وەڵامدانەوەیە. هاوڕێنی بەڕێز، هەر کەسێ لە هەر کارێکە گرنگ نییە کە تۆ بتوانی 5-6 وەرک ئەکسپریەنس ئەزموونی کاری خۆت بنووسیت. ساڵی ئێوەنە ژمێریار بووم لە فلانە کۆمپانیا، ساڵی ئەوەنە بۆ ئەوەندە ژمێریار بووم لە فلانە کۆمپانیای ترکەوە 5-6 دانە. نە، وەرە دوان سیان بنووسە، بەڵام دەستکەوتەکانت لە ناو ئەم پۆستەی کە لەم کۆمپانیا کارت کردووە ئەمە وەرە 5-6 دەستکەوت بنووسە. ئەمە زۆر کاریگەرترە، چونکە ئێستا خوێندنەوەیەکی تر هەیە بۆ ئەزموون. ئەویش ئەمەیە کە ئەزموونی بەبێ دەستکەوت جۆرەکە لە بندیواری، یعنی تۆ ڕۆبۆتی تەنها کارت بەڕێ کردووە، با 20 ساڵ ئەزموونت هەبێت، کوا دەستکەوتەکانت. ئەگە دەستکەوتت نەبێت زۆر کێشەیە ئێستا. وەڵام من 20 ساڵ ئەزموونم هەیە، ئەی کوا دەستکەوتەکانت؟ 3 دەستکەوتت نییە. ئەی ئەو معقولە؟ یعنی تۆ تووشی و ڕوبەڕووی چاڵنج و تەحەدیات نەبوویتەوە، تووشی کێشە نەبوویتەوە؟ بەڵێ بوویتەوە. ئەی کوا سێرەکەی نەدنووسیوە، یا هەر نەتبووە یا نەدنووسیوە. ئەگەر هەیە بینووسە. ئەو کاتە ئەمانە بنە چیرۆک. پێویستە کات بۆ وەڵامی ئەمانە، بۆ وەڵامی ئەم جۆرە پرسیارانە بەکاری بهێنیت و ئاگادار بە هەر جۆرێک لەم چیرۆکانە بۆ وەڵامی چەندین پرسیار ئەبێت. و ئەمە ئەو پرسیارانن کە بۆ پۆستە زۆر هەستیارەکان ئەکرێن، بۆ پۆستی ئاسایی ئەم پرسیارانە ناکرێت. ئەگە بڕیار وایە بۆ پۆستێکی هەستیار ئەچیت بۆ چاوپێکەوتنەوە و سیڤیت پێشکەش کردووە، ئاگادار بە پێویستە کات 5-6 جۆر لەم پرسیارانە لەم چیرۆکانە ئامادەکرد بێت. پێش چاوپێکەوتن 5-8 چیرۆکی سەرکەوتن ئامادە بکە. هەر چیرۆکێک دەکرێت بۆ چەند پرسیارێکی جیاواز بەکاری بهێنیت، بەڵام شێوازی وەڵامدانەوەکەت ئەگۆڕێت.